بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. بینەرانی بەڕێز و خۆشەوی سڵاو و میهرەبانی خواتان لێبێت لە خوای پەروەردگار داواکارین خوای پەروەردگار کار و کردەوە چاکانمان لێ قوبوڵ بفەرمێت لە گوناه و تاوانەکانمان خۆش بێت. لە خزمەتانە باسی بابەتێکەکەین، ئەویش باسی حەق و مافی کرێکارە لە ئیسلامدا. ئەگەر تەماشای قورئانی پیرۆز بکەین و تەماشای سنەتەکانی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم، خوای پەروەردگار کە باسی کار و کردەوەی ئینسانەکانەکە فەرمێ إلا الذين آمنوا وعملوا الصالحات فلهم أجر غير ممنون. ئەوانەی کە کار و کردەوەی چاکە ئەکەن، خوای پەروەردگارە فەرمێ پاداشتیان هەیە، پاداشتەکانیان نەبڕاوەیە. و ئەو کەسەی کە بەڕاستی ئیش و کار و کرێکاری ئەکا بۆ ژیان و مەعیشەتی خۆی، ئەگەر تەماشا بکەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە یەکێک لە فەرمودەکانی ئەفەرمێ لیکولی ذی حەق حەقە، هەموو کەسێک، هەموو ئینسانێک، هەموو شتێک حەق و مافی خۆی هەیە. بۆیە کرێکاریش مرۆڤێکە لە کۆمەڵگادا، لە کۆمەڵگایەک لە کۆمەڵگاکاندا ئیش و کارەکە بۆ ئەوەی مەعیشەت و ژیانی خۆی بەڕێ بکە. خوای پەروەردگار ژیانی ئەم کەسەی وا دروست کردووە، ژیانی ئەم کەسە وا بەڕێەکرێ ئەبێ کرێکاری و ئیش بکە. بۆیە خوای پەروەردگار سوبحانه وتعالى و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەق و مافی خۆی پێداوە. ئەم کەسەی کە کرێکاری ئەکا، بۆچی کرێکاریەکە؟ بۆچی ئیش و کارەکە؟ بۆ ئەوەی ئیش و کارەکە کە ژیانی خۆی بەڕێ بکە، کە بەو پارەیەوە بەو داهاتی کە پەیایەکە خزمەتی خۆی پێ بکە، خزمەتی ماڵ و منداڵ و خێزان و هاوسەرەکەی خۆی پێ بکە. ئەگەر ماڵ و منداڵی نەبێ، خزمەتی دایک و باوک و خوشک و برای خۆی پێ بکە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە کە باسی سەدەقە و خێرەکە ئەفەرمێ ئەو کەسەی کە دینارێکە بەخشێ لە پێناوی خوادا سەدەقەیە، ئەو کەسەی کە دینارێکە خاتە پرۆژەیەکی خەیری و پرۆژەیەکی سەدەقەیەکی جاریەوە خێرە. بەڵام فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەو کەسەی کە دینارێکە بەخشێ بۆ خزمەتی ماڵ و منداڵەکەی، بۆ ژیان و مەعیشەتی ماڵ و منداڵەکەی، لە لای خوای پەروەردگار ئەم کەسە، پارەی ئەم کەسە، بەخشینی ئەم کەسە لە هەمویان گەورەتر و بەڕێزتر و بەقەدرترە. کەواتە ئەو کەسەی کە ئیش و کارەکە و پارەیەک پێیا ئەکا، مەعیشەتێک پێیا ئەکا بۆ ئەوەی کە ژیانی خۆی بەڕێ بکە، ئەم کەسە بەڕاستی ئیش و کارەکەشی ساتەکانی ژیانیشی لای خوای پەروەردگار هەمووی بە خێر و بە سەدەقە بەڕاستی بۆ حسابە. بۆ لەبەر ئەوەی تەماشا ئەکەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە ئەچێتە مەدینە و خەڵکانێک پێشوازی لێ ئەکەن، کەسێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیەوێت تەوقەی لەگەڵا بکە، ئەم کەسە دەست نایەنێ. کاتێک کە تەماشاکە دەستی هەمووی قڵیشاوە و بەهۆی ئیش و کارەوە ئەوەندە ئیش و کاری بەردەستەکانی کردووە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەوقەی لەگەڵا ئەکا و دەستی بەرز ئەکاتەوە، فەرمێ ئەم دەستە ئەو دەستەیە کە خوا پێغەمبەری خوا خۆشی ئەوێ، بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی ماچ ئەکا. و تەماشا ئەکەین لە فەرمودەکانی تری پێغەمبەر صلی الله عليه وسلم، پێغەمبەری خوا فەرمێ ئەگەر کەسێک حەبلێک بێنێ و گوریسێک بێنێ و بچێ لەو شاخە دار بێنێ و بە کۆڵ بیفرۆشێ، ئەوە بۆ ئەم کەسە لە دنیا و لە قیامەتا باشترە بۆ ئەوەی لەوەی کە کەسێک ئەم کەسە بچێ دەست دە خەڵک پان کاتەوە ئایا پێی ئەدەن یاخود پێی نادەن، داوای هەر شتێ بکە، ئایا خەڵک پێی ئەدا و داواکاریەکەی جێبەجێەکە خۆت دەست بە ڕوویەوە ئەگرێ و ڕووی ئەشکێنێ و جێبەجێی ناکە. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە قەولی بە قسەکانی ئاوا بەڕاستی ئێمەی هانداوە بۆ ئەوەی کە ئێمە ئیش و کار بکەین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەحابەیەک دێتە خزمەتی، ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هیچم نییە ئەگەر هاریکاریەک، ئەگەر شتێک لە مسلمانان بۆم کۆ بکەیتەوە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕێنمونی بۆ ئەکا، ئەفەرمێ بڕۆ چیت هەیە بیەنە لە ماڵەوە کە هێنێ قاپێک و شتێکی هەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆی ئەفرۆشێ بە درهەمێک، نیو درهەمی بۆ ئەدا بە تەوراسێک یاخود بە تەورێک، و ئەوەی نیو درهەمەکەی تری بۆ یا بە حەبلێک و پارچە گوریسێک و ڕێنمونی ئەکا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەوەی ئەفەرمێ بچۆ لەو شاخە دار بێنە، ڕۆژانە بیفرۆشە. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ با هەتاکو 3-4 ڕۆژی تر من تۆ نەبینمەوە. کاتێک کە دێتەوە بۆ لای لە دوا ئەو چەند ڕۆژێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆی دیاری کردووە، ئەبینێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ژیانی پرسیاری لە کاڵەی پێغەمبەری خوا چەند درهەمێکم کۆ کردوێتەوە، چەند درهەمێکم سەرف کردو بۆ پێویستی ماڵ و منداڵەکەی خۆم، و چەند درهەمێکیشم پاشەکەوت کردو. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ژیانی خۆیدا بەڕاستی
بە قسەکانی بە فەرمودە شیرنەکانی هانی ئێمەی ئومەتی داوە کە بەڕاستی ئێمە کار و کردەوە کار بکەین ئیش بکەین بۆ مەعیشەت و ژیانی خۆمان دەست لە خەڵکپان نەکەینەوە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و بە عەمەلیش ڕێنمونی کردوین بەو شێوەی ڕێنمونی ئەو سەحابە بەڕێزەی کردووە و کە تەماشاکەین لە قورئانی خوای پەروەردگارە فەرمێ وەلیکولی دەرەجات مما عملوا ولیوفیهم أعمالهم وهم لا يظلمون هەموو بۆ هەموو ئەو کەسانەی کە ئیش و کارەکەن خوای پەروەردگارە فەرمێ دەرەجە و پلە و پایە هەیە و ئەو کەسانەی کە ئیش و کارەکەن خوای پەروەردگار لە قیامەتە ئەجر و پاداشتیان بۆ ئەنووسێ و بەڕاستی ئەم کەسەی کە ئیش و کارەکە لە دنیادا لە ناو کۆمەڵگادا سەربەرز و سەرفرازە بۆ لەبەرەوەی دەست لە خەڵکپان ناکاتەوە و لە قیامەتیشا مەئجوورە بۆ لەبەر ئەوەی یەکێک لە فەرمانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و یەکێک لە فەرمانەکانی خوای پەروەردگاری جێبەجێ کردووە لە ژیانی خۆیدا بەوەی کە ئیش و کاری کردووە دەستی لە خەڵکپان نەکردوێتەوە. بۆیە بەڕێزان و خۆشەویستان لەژێر ڕۆشنایی ئەم فەرمودانەی خوای پەروەردگار ئەم ئاەتە پیرۆزانەدا ئەم فەرمودە شیرنانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڕاستی زانایان چەند شتێک وەکو ئەوەی حەق و مافی کرێکار لە کۆمەڵگادا بەڕاستی باسییان کردو. یەکەمیان ئەوەیە کە ئەم کەسەی کە کرێکاریەکە واجبە لەسەر ئەو کەسەی کە بە کرێکاری گرتوێتی حەق و مافەکەی پێ بدە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عبدوڵای کوڕی عومەرە فەرمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی وأعطوا الأجير أجره قبل أن يجف عرقه. ئەو کەسەی کە کرێکاری ئەکا خاوەنی ئیشەکە ئەبێ حەق و مافەکەی باتێ پێش ئەوەی عرەقەکەی وشک بێتەوە. کەواتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هانی ئەوەمانەدا کاتێک کە کرێکارێکمان هەبوو کەسێکمان گر ئیشی پێ بکەین بەڕاستی حەق و مافەکەی پێ بدەین پێش ئەوەی عرەقەکەی وشک ببێتەوە. یەکێکی تر لەو شتانە لەو حەق و مافانەی کە زانایان باسییان کردو ڕەحمەتی خۆیان لێبێ ئەو کەسەی کە تۆ ئەیگری ئیشی پێەکەی دوایی کە تەماشای ئیشەکەت کرد ئیشەکەی بەسوک تەماشا نەکەی ئیشەکەی یعنی بێ ئەرزش نەکەی بەڕاستی بۆ خوای پەروەردگارە فەرمی ولا تبخسوا الناس أشياءهم. کەواتە تۆ ئەم کەسەی کە بە کرێکارێ گری ئەمە حەق و مافی خۆیەتی کە حەق و کە شەرت و مەرجێکی لەسەر دانەی کە ئیشەکەی کردوایی مەڵێ وڵا ئیشەکەی تۆ ئەوەی وایە ئەوەی وایە و یعنی ئیشەکەی بێ ئەرزش مەکە ئیشەکەی کەم و کورد مەکە بۆ خوای پەروەردگارە فەرمی ئێوە ئیش و کاری یەکتر بەکەم تەماشا مەکەن. یەکێکی تر لەو حەق و مافانە ئەوەیە بەڕاستی ئەم کەسە مافی ئەوەی هەیە کاتێک کە کرێکارە بەڕاستی کاتی ئیسراحەتی هەیە کە ئەگەر کە ئەهلی نوێژ بێ ئەهلی مسلمان بێ کاتی ئەوەی ئەبێ بیتێ کە نوێژ بکە کە ئیسراحەتێ بکە کە خواردنێک بخوا یعنی نابێت تۆ دنیای لێوێک بێنیتەوە بەڕاستی ئەمە حەق و مافی خۆیەتی و حەق و هیوایەکێکی تر لە حەق و مافەکان کە زانایان ڕەحمەتی خۆیان لێبێ باسی ئەەکەن بەڕاستی ئەوەیە کە ئەم ئینسانە ئەو ئەندازە ئیشەی کە تۆ بۆ دیاری کردووە ئەگەر ئیشەکەی کرد نابێ ئیشی تری بۆ بدۆزیتەوە نابێ لێی لە بەهانەبی بۆ ئەوەی یان حەق بەشێک لە حەق و مافەکەی نەیتێ بڵێ وڵا ئەبێ ئەوەش بکەیت و ئەوەش بکەی ئەنجا حەق و مافەکەی بیتێ. بۆیە بەڕاستی زانایان زۆرێک لە حەق و مافەکانی کرێکاریان باس کردووە و ئێمە لە ژێر ڕۆشنایی فەرمودەکانی قورئاندا خوای پەروەردگار کاتێک کە باسی چیرۆکی موسا عەلەیهی سەلات وسەلام هەندێک کە فەرموون شوعەیب بووە سەلات وسەلامی خوای لێبێ هەندێک لە زانایان فەرموون کە پیاوچاکێک بووە ئەفەرمێ کاتێک کە موسا سەلات و سەلامی خوای لێبێ مەڕەکەی بۆ کچەکانی شوعەیب ئاودا و کاتێک ڕۆیشتنەوە کە شوعەیب سەلات و سەلامی خوای لێبێ باسی بانگی موسای کرد بۆ ماڵەکە و فەرمووی ئاف کچەکەی هات فەرمووی ئەوە باوکم بانگت دەکا لە بەرامبەر ئەو چاکەی کە تۆ لەگەڵ ئێمەدا کردوتە بۆ ئەوەی ئێمە پاداشت بکەین. یەکێکی تر لە حەق و مافەکانی ئەوەیە بەڕاستی ئیشێکی پێ نەسپێری کە پێی نەکرێ و لە توانایانەبێ بۆ خوای پەروەردگار بە گەورەی خۆیەوە کە ئێمە بەندەی خواین کە ئێمە خوای پەروەردگار دروستی کردوین فەرمی لا یکەلیف الله نفسا الا وسعها. خوای پەروەردگار داواکاریەکی لە ئێوە نییە کە لە تواناتانە نییە. بۆیە زانایان ڕەحمەتی خوایان لێ بفەرمیان لا تەکلیفە ئیلا بمەقدور یان لا تەکلیفە ئیلا بمستطاع تەکلیف و داواکاری نییە لە کەس ئیلا ئەوەی کە لە توانایە هەیە. بۆیە زانایان ڕەحمەتی خۆیان لێبێ ئەفەرموون لە کار و ئیش و کار و کردەوە چاکەکاندا ئینسان ئەوەندەی داوا لێکراوە لەلایەن خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە توانای هەیە کە توانای مرۆڤایەتی هەیە. بۆیە بەڕێزان و خۆشەویستان حەق و مافی کرێکار لە ئیسلامدا بەڕاستی پارێزراوە و خوای پەروەردگار سوبحانه وتعالى مرۆڤەکانی وەکو یەک تەماشا کردو ئەو کەسەی کە کرێکارە کە کرێکاری ئەکا بەڕاستی ئەویش هەر وەکو ئێمە مرۆڤە بەڕاستی نابێ ئێمە کە کەسێکمان بە کرێکار تەماشا کرد گرت بە چاوێکی سوک تەماشاکەین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئەو کەسانەی کە
بەندە بوون فەرموویەتی ئەو کەسەی کە بەندەی هەیە حەق و مافی ئەوەی هەیە کە خواردنی باتێ کە خواردنەوەی باتێ کە جلو پۆشاکی بۆ بکڕێ و ڕێز و تەقدیر و حرمەتی مرۆڤایەتی لێ بگرێ بۆ خی پەروەردگار لەسەر ڕوح و ئاسمانەوە فەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەمە خی پەروەردگار ڕێزی لە مرۆڤەکان گرتووە و ئەو کەسەی کە کرێکاری ئەکا بەڕاستی ئەوی ژۆکو ئێمە مرۆڤێکە بەڵام لەم لایەنەوە خی پەروەردگار تاقی کردوەوە ژیانی ئەم کەسە لەسەر کرێکاریە بەڕاستی ئەبێ بە چاوێکی گەورە و میهرەبان تەماشایکەین کە ئەم کەسە بیری لەوە نەکردوەوە دەست لە کەسێک پانکاتەوە سوال بکە بەڵکو بیری لەوە کردوێتەوە کە ژیانی خۆی بەدەستی خۆی پەیدا بکە داواکارین لە خی پەروەردگار خی پەروەردگار یارمەتی هەموو لایەکمان بدا لەسەر دینداری و لەسەر مسلمانەتی سبحانك ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.